ڕێز و سڵای بێپیان بۆ هەموو بینەرانی بەڕێزی بەرنامەی تەوارەکان جارێکی تر و بە ئەڵلقەیەکی تر لە بەرنمەکانی تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنان هاتوێن تۆ بووینە میوانی ماڵەکانتان. تۆری ئەم جارەی بەرنمەکەمان تەرخان کردووە بە 36 ساڵ حکوومەتی زاڵی کۆماری ئیسلامی پێشلکاری مافی مرۆڤ بە تایبەتی مافی ژنان. سەرەتا چۆن هەواڵێک دەبینین و دەگەڕێنە وڵاتان بۆ درێژەی بەرنمەکەمان. دەرهێنەرێکی ژن بانکێشتی دادسەرا کرا. فیلمسازێکی ژن لە بانکێشکرانەکەیدا پێڕاگەیەندراوە لە ماوەی 3 ڕۆژدا خۆی بە دادسەرا بناسێنێت. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، تەهمینە میلانی لە وتوێژێک لەگەڵ هەواڵنێریەکان پاش پشتڕاستکردنەوەی هەواڵی ئەوەی کە پێڕاگەیەندراوە لە ماوەی 3 ڕۆژدا خۆی بە دادسەرای فەرهەنگ و ڕاگەیاندن بناسێنێت ڕایگەیاند کە هۆکاری ئەو بانکێشکردنە بۆ چاپکردنی کتێبی فیلمنامەی شاهرزادێ زانێ 1001 شاب ڕاگەیەندراوە کە ئەو فیلمنامەیە لەلایەن چاپەمەنی کتابسەراوە چاپ و بڵاو کراوەتەوە. ئەو دەرهێنەرە ژنە لە درێژەی قسەکانیدا ڕایگەیاند ئەو کتێبە لەسەر مۆڵەتی وەزارەتی فەرهەنگ و ئیرشاد بڵاوکراوەتەوە و هەموو قۆناغە یاساییەکانی خۆی تێپەڕاندووە و کتێبی ئەو فیلمنامەیە لە هاوینی ساڵی 1393 هەتاویدا بڵاو کراوەتەوە. شایانی باسا ئەو فیلمسازە لە درێژەی قسەکانیدا وتی لەو بانکێشکردنەدا ڕاگەیەندراوە کە لە فیلمنامەی شاهرزادی زانێ 1001 شاب پرۆپاگەندە لە دژی ڕژیم کراوە. ئاتینا فێرقەدانی دەستی دایە مانگرتن. پاش ئەوەی لەلایەن دادگاوە بە سەرۆکایەتی قازی سەڵاواتی بانکراوە دەستی داوەتە مانگرتن لە خواردن. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات، ئاتینا فێرقەدانی خوێندکاری ئەستێرەدار و وێنەکێش و چالاکی مافی منداڵان کە لە ڕێکەوتی 20 بەفرانباری ئەمساڵ لەلایەن قازی سەڵاواتی بۆ دادگا بانکراوە و پاش ئەوەی کە لە دادگا لە بەرچاوی بنەماڵەکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لێ دراوە و بۆ زیندانی قەرچەکی وەرامین گواستراوەتەوە و دەستی داوەتە مانگرتن لە خواردن. ئاتینا فێرقەدانی لە ڕێگەی پەیوەندیەکی تەلەفۆنیەوە کە لە ڕۆژی سێشەممە 23 بەفرانبەر بە بنەماڵەکەی ڕاگەیاندووە کە دەستی داوەتە مانگرتن. ئاتینا فێرقەدانی پێشووتریش لە زیندان دەستی دابوو بە مانگرتن لە خواردن و بەهۆی ڕۆژی نالەباری تەندروستی بەدانی وەسیقەیەکی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. بەڵام لەو ماوەیەدا بە شێوەیەکی ڕاشکاوانە دەستیدایە لە قاودانی سیاسەتی بەرپرسانی ڕژیم لە زیندان و هەڵسوکەوتی نەشیاویان لەگەڵ بندکراوان. شەش منداڵی ئاوارە لە وڵاتانی سووریە و لوبنان بەهۆی سەرماوەی گیانیان لەدەستداوە. وتۆبێژی سندوقی منداڵانی ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی سێشەممە 23 بەفرانبار ڕایگەیاند منداڵانی ئاوارە لە سووریە و لوبنان بەهۆی سەرمای لە ڕادەبەدر مەترسی گیانیان لەسەرە و تا ئێستاش 6 منداڵ بەهۆی سەرماوە گیانیان لەدەستداوە. بەپێی راپۆرتی هەواڵدێری ڕۆیتێرز، کریستۆف بۆلیراک گیان لەدەستانی 6 منداڵ لە لوبنان و سووریە بەهۆی دۆخی دژوار و هەوای ساردی زستانی پشتڕاست کردوێتەوە و باسی لەوەش کردووە کە ئەگەری زۆرە و ئامارە کەمتر لە ڕێژەی واقعیەکەیە. نەخۆشخانەی ئەلتاراب لە حەڵەب ڕایگەیاندووە کە ڕێژەی ئەو منداڵانە کە گرفتی هەناسەکێشانیان و نەخۆشی عفونەتیەکانیان هەیە بۆ ئەو نەخۆشخانە دەگوازرێتەوە و ئێستاکە ئاماریان ڕوو لە زیاد بوونە. یونیسێف لە مانگەکانی خەزەڵوەر و سەرماوەس هەوڵیدا بۆ پەنابەران، پەتوو، زۆمپا و پاقی پێداویستەکانی وەرزیستان دابین بکە. بەڵام سەرەڕای ئەو هەوڵانە سندوقی منداڵانی ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند کە هێشتاکە گیانی پەنابەرانی خەساردیتوو لە مەترسیدایە. مامۆستایان لە ئێران لەژێر هێڵی هەژاریدا بەسەر دەبن. نزیک بە 6,000 مامۆستای قوتابخانە لە ئێران بە واژۆکردنی تۆمارێک ڕوو لە عەلی لاریجانی سەرۆکی مەجلیس ناڕەزایەتی خۆیان لە هەڵاوەردەکردنی ڕژیم لە دژی ئەو توێژەی کۆمەلگا دەربڕیوە. بەپێی هەواڵی هەواڵنێرێنی خۆیەکان، واژۆکرانی ئەو تۆمارە خوازیاری لابردنی هەڵاوەردن و جێگیرکردنی عەداڵەت لە نێوان مامۆستایان و باقی کارمەندانی دەوڵەتی بوون. 6,000 واژۆکەری ئەو تۆمارە ڕوو لە سەرۆکی مەجلیس نووسیویانە. مامۆستایانی ئێران توانایی دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی ژیانیان نییە و لەژێر هێڵی هەژاریدا بەسەر دەبن و دڵگەرمیان بە پیشەکەیان نەماوە. لە بەشێکی دیکەیە تۆمارە هاتووە کە مامۆستایان بۆ خۆیان داهاتوویەکی گەشت بەدی ناکەن و بۆیە ڕوو لە سەرۆکی مەجلیس و دەوڵەت خوازیاری هەنگاوی کردەین. ئەو 6,000 مامۆستایە ئاماژەیان داوە کە نوێنەرانی مەجلیس و دەوڵەت دوور لە هەر جۆرە دروشمێکی سیاسی حەقدەستێک بە مامۆستایان بدەن کە وەڵامدەرەوەی پێداویستیەکانی ژیانی سەربەرزانە بێت.
ماڵپەری مافەکانی مامۆستایان و کرێکاران ئاماژەی کردووە کە ئەو تۆمارە زەمیتریە لەلایەن نوێنەرانی کانونە سنفیەکانی پارێزگای هەمەدان سان و تاران تەسلیمی مەجلیس کراوە. پێشتریش 100,000 کەس لە مامۆستایان و پتر لە 150 کەس لە چالاکانی سنفی و مەدەنی و هەروەها یەکێتی سنفی مامۆستایانی پارێزگای کوردستان بە واژۆکردنی تۆمارێک لە سیاسەتەکانی دەوڵەتی حەسەنی ڕۆحانی لە ئاست نزامی فێرکاری ڕەخنەی گرتووە. لە سلێمانی و گەرمیان دەستڕێژی سێکسی زۆر بووە. توندوتیژی دژبەژنان لە هەرێمی کوردستان زیاد بوو. چاوەڕوانەکانی ژنانیش لە بەرپرسانی پەیوەندیدار بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە تا دێت زیاتر دەبێت. بە گوێرەی هەواڵێکی وشە بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی دژبەژنان ئاماری توندوتیژی ساڵی ڕابردوو 2014 ڕادەگەێنێت کە 541 ژن سکاڵایان تۆمار کردووە و 12 ژن خۆیان سووتاندووە و 11 حاڵەتی دەستڕێژی سێکسیش تۆمار کراوە. هاوکات بەڕێوەبەرایەتی توندوتیژی گەرمیان ئاشکرای دەکات کە لە 2014 946 حاڵەتی توندوتیژی تۆمار کراوە. لەوانە 2 حاڵەتی کوشتن تۆمار کراوە. هەروەها لە کۆی 11 ژن کە هەوڵی خۆکوشتنیان داوە 8 کەسیان مردوون و لە کۆی 20 حاڵەتی خۆسووتاندنیش 7 کەس مردوون. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژبەژنان لە مانگی 11 ساڵی 2014 لە سلێمانی 1 خۆکوشتن و 1 سووتان و 3 خۆسووتاندن و 76 سکاڵا و 5 دەستڕێژی سێکسی تۆمار کراوە. لە دوهۆک 1 خۆسووتان و 139 سکاڵا و حاڵەتێکی دەستڕێژی سێکسی تۆمار کراوە. ئەوەش خراوەتە ڕوو لە هەولێر 1 حاڵەتی کوشتن و 1 خۆکوشتن و 4 سووتان و 4 خۆسووتاندن و 194 سکاڵا و 3 حاڵەتی دەستڕێژی سێکسی تۆمار کراوە و لە گەرمیانیش 3 حاڵەتی خۆسووتان و 71 سکاڵا و 1 دەستڕێژی سێکسی تۆمار کراوە. بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوە توندوتیژی دژبەژنان ڕوونی کردوێتەوە. لە ڕاپەڕین 1 خۆکوشتن و 39 سکاڵا و لە سۆران 2 کوشتن و 1 خۆکوشتن و 1 سووتان و 1 خۆسووتان و 22 سکاڵا و حاڵەتێکی دەستڕێژی سێکسی تۆمار کراوە. هەر بەپێی ئامارەکانی توندوتیژی دژبەژنان لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان 3 کوشتن، 4 خۆکوشتن، 6 سووتان، 12 خۆسووتان، 541 سکاڵا و 11 حاڵەتی دەستڕێژی سێکسی تۆمار کراوە. هاوکات نەقیب ڕووکان هیدایەت بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان لە گەرمیان ئاماری ساڵی 2014 بەڕێوەبەرایەتیەکەی ڕاگەیاند کە تێیدا هاتووە 900 سکاڵا تۆمار کراوە کە لەوانە 705 حاڵەت لەلایەن ژنانەوە تۆمار کراون. هەروەها 10 حاڵەتی لاخەکردنی سێکسی تۆمار کراون کە 6 لەوانە مێردیان هەبووە و 4 کەسیان سەڵد بوون. هەر بەپێی ئامارەکە 44 حاڵەتی داڵدەدان هەبووە کە 34 لەو حاڵەتانە چارەسەر کراون و گەڕێنراونەتەوە سەرژیانی ئاسایی خۆیان. نەقیب ڕووکان ڕوونی کردەوە کە بەراورد بە ساڵی 2013 حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن کەمی کردووە، بەڵام لاقەکردنی سێکسی زیادی کردووە لە 2014دا بۆتە 10 حاڵەت لە کاتێکدا ساڵی پێشتر 7 حاڵەت بووە. دوو کچە خوێندکار لە ئەردەبیل دەخنکێن. دوو کچە خوێندکار لە کاتی وێنەگرتن دەکەونە ناو زەریاچەی شۆرابیلی ئەردەبیل و گیانیان لەدەست ئەدەن. بەپێی هەواڵەکان ڕۆژی چوارشەممە 24 بەفرانبەر دوو کچە خوێندکار لە کاتێکدا لەسەر زەریاچەی بەستووی ئەردەبیل سەرقاڵی قەدەم لێدان بوون بەهۆی شکانی سەهۆڵی زەریاچەکەەوە کەوتنەتە ناو ئاوەکە و خنکاون. بەوتەی شایەت حاڵانی ئەو ڕووداوە ئەو دوو کچە لە کاتی وێنەگرتن لەسەر زەریاچەکە بەهۆی شکانی سەهۆڵەکەی ناو ئاوەکە کەوتنە ناو ئاوەکە و بەهۆی ناشەرەزایی لە مەلەکردن خنکان. ئەم کچە خوێندکارانە خەڵکی پارس ئاباد سەر بە پارێزگای ئەردەبیل و مەراغا کە لە شاری ئەردەبیل سەرقاڵی خوێندن بوون. ڕووداوەکان لە جیهانی ئەمڕۆماندا زۆرن، هەرێکیشان بەجیا هەڵگەی تایبەتمەندی خۆیان و لەگدانەوەی جیاواز هەڵدەگرن. لەم ڕوانگەیشەوە هەرێکە لەو ڕووداوانە دەبنە تەوەرێک بۆ بەرنامەکەمان. ئێمەش هەوڵ دەدەین کە هەموو جارێک بابەتێکی هەرە گەرم و گوڕی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات بخەینە بەرباس و لێکۆڵینەوە. کاتێک باز لە ئێران دەکەین دەتوانین بڵین یەکێک لە هەرە ڕووداوەکانی زۆر گرنگ هاتنە سەرکاری حکوومەتی کۆماری ئیسلامی لە ساڵی 1350 هەتاوی بێت. حکوومەتێکی مەزهەبی و ئیسلامی و دیکتاتۆر و تا سەر ئێسقان زاڵم کە هەر ئەو کات ئەسپی خۆی شت ئاسا لە خەڵکی ئێران و کوردستان لێتاودا و ڕووی ڕەشی خۆی بۆ هەموو جیهان دەرخست.
ڕنگ بێ تەمەنیمە کەم بوو بێت و زۆر شت نەزانین بەڵام هەمومان لە زاری دایک و باوکەکانمانەوە بیستمانەکە بە چه قەول و بەڵێن گەلێکەوە هاتنە سەرکار بەڵام هەر لە یەکەم چرکەکانی بەدەستەوەگرتنی ئەم حکوومەتە دەستی دای کوشتن و بڕین و قەتڵ عام و ئەعدامی لە ڕادەبەدەر و دەست بەسەر و دەستدرێژی سێکسی و بەسەر زندانیان و بەندکراوانی سیاسی و هەزاران کاری تر لەو چەشنە لە هەمووی بێبنەماتر و خراپتر دۆخی ژنان بوو کە حیجابی زۆرەمەلی بەسەریاندا سەپان ئەو کات بۆ هەموو خەڵک دەرکەوت کەم حکوومەتە چی لە خەیاڵە و ئەی هەوێت چی بکات بە درێژایی سێدەیە ئەو حکوومەتە بۆ یەکڕەنگکردنی کولتور و سەپاندنی فەرهەنگی خۆی بەسەر نەتەوە بەندەستەکان هەموو ڕێگەیەکی تاقی کردێتەوە و لە هیچ ئامرازێک بۆ بێدەنگکردن و کبکردنی دەنگی خەڵک بە تایبەتی دەنگی ژنان دەستی هەڵنەگرتووە. لە درێژەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان حیجابی زۆرەملێ حکوومەتی پیاوەسالاری بێبەشکنی کچان و ژنان لە خوێندن فتوای بەشودانی کچان لە تەمەنی 9 تا 15 ساڵانی دەرکردنی خوێندکارانی کرد لە زانکۆکان هەڵاوادنی ڕەگەزی پشتگوێخستنی داخوازی ژنان بێبەشکردنی ژنان لە مافی بیمەی کۆمەڵایەتی و دەیان و سەدان بێمافی تر کە بەداخەوە بەهۆی کەمیکاتەوە ناکرێت ئاماژە بە هەموو ئەمانە بکرێت بەڵام ژنان هەرگیز دەستیان لە ساندنی مافی خوان و دەربڕینی دەنگیان هەڵنەگرت و هەرو کاتڕژانە سەر شەقامەکان و وتیان نەڕووسەری نەتووسەری مەرگ بە حکوومەتی دیکتاتۆری هەر بەم بۆنەشەوە سەدان کچ و ژن دەست بەسەر و بەندکران بەڵام بەمەشەوە ژنان دەستیان هەڵنەگرت و لە بازارەکانی کاردا دەستیان کرد بە کارکردن و ڕێژەی خوێندەواری خۆیان لە ئاستی پیاوان چەند قات بەرزتر کردەوە و بە بەڕێخستنی ئینجیۆکان و ڕێکخراوی مەدەنی و سیاسی بە کۆماری ئیسلامیان ڕاشکانەوە ڕاگەاند کە تا ئاخرین ساتەکانی ژیانن لە مافی خۆیان بێدەنگ نابن. هەر لەم پەیوەندە و توێژێکمان ئەنجام داوە لەگەڵ چالاکێکی سیاسی و چەند پرسیارێکمان ئاڕاستەی بەڕێزیان کردەوە. یەکەم پرسیاریشمەوەی کە کۆماری ئیسلامی پاش هاتنە سەرکاری دەستی دایە پێشلکاری مافی مرۆڤ بە تایبەتی مافی ژنان مەبەستی چی بوو لەم کارە؟ سەرەتا سلااوم هەیە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤی و بینەرانی بەرنامەی تەوارەکان ئەگەر لە بابەت پرسیارێکەکەمەوە دەتوانین ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ دووەوە لە سەردەمی قاجار و سەردەمی ڕەزاشا و پەهلەویدا ژنان خەریک بوون بە خەباتی خۆیان و بە تێکۆشانی خۆیان بە جۆرێک لە مافەکانی خۆیان دەگەیشتن و کاریان بۆ دەکرد هەرچەند لەو سەردەمیشدا پێش بە ژنان دەگیراوە ژنان نیان دەتوانی ڕێکخراو بن و ڕێکخراو نەبوونیان پشتگیری نەبوو لەلایەن حکوومەتەوە بەرحاڵ دوای نەمانی حکوومەتی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێمە بینیمان لە 2 هەفتە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی خومینی لە یەکەم سوخەرانی خۆی لە یەکێک لە شارەکانی ئێراندا باسی لەوە کرد کە دەبێت ئەو ژنانەی کە لە ئیدارەهای حکوومەتی کار دەکەن دەبێت پۆششێکی تەواویان بێت دەبێت بە حجابەوە پسەناو ئیدارەکان و ئەوە یەکەم جرەقە بوو کە لێدرا و لە زار خومینیەوە کوترا هەرچەند ژنان لە ڕوخانی سیستمی پاشایەتیدا و لە بەشداری لە شۆڕشی 57دا بەشدارێکی زۆر بەرچاویان بوو ژنانی هەموو چینی تۆژەکانی کۆمەڵگا لە ژنانی باسەواد و بێسەواد و شاری هەمویان بەشداری ئەو خوپێشاندا نەبوون و ڕەوڵێکی بەرچاویان بوو بەڵام ئەو قسەی خومینی بوو بۆ هۆی ئەوەی کە لە یەکەم 8 مارس واتە هەفتەی ئیسفەندە وەکو ئامارەکان دەڵێن 5 إلى 8 هزار ژن خۆپێشاندانێکان لە تاران بەڕێوە بردووە خوازیاری ئەوە بوون کە حجاب زۆرەملی نەبێ و اختیاری بێت بەرحاڵ لەو کاتەوە کە کۆماری ئیسلامی هاتوتە سەرکار ئەوەی کە بەرچاو بێت وێڕاوێ کە ژنان خۆیان بەڕاستی لە زۆر شۆن بەشداری کۆڕ و کۆبوونەوەکان بوون لە زۆر شۆن خۆیان چالاکیان کردووە چالاکانی ژن تا ئەو جێگای توانی ویانە کاریان کردەوە بۆ چەسپانی مافی خۆیان بەڵام ڕۆژ بە ڕۆژ کۆماری ئیسلامی بە دەرکردنی یاسای جۆرا و جۆر و بە محدودکردنەوەی ژنان لە کۆمەڵگادا و زۆر ڕێکاری تر پێشی بە پێشکەوتی ژنان گرتووە و لەباری یاسایی ئەوانەوە ئەسڵەن ژنان پێشرەفتێکیان نەبووە و هیچ پشتیوانی حکوومەتیانەوە بگرە تا ئەو جێگای توانیوانە محدودیان کردوونەتەوە بردویان نێو کونجی ماڵەوە کە لە زۆر شوێندا تۆ مەسەلەن ئێستا شتێکەیە بە نێوی ژن دەبێ مناڵی زۆر بێت ئەوە خۆ یاسایەکە کە ژن دەباتەوە کونجی ماڵە و فێری خانەداری دەکاتەوە و فێری منداڵداری دەکاتەوە لە کولدا دەتوانین بڵێن وەزعیەتی ژنان دۆخی ژنان لەو 36 ساڵەدا ئەوەی کە خۆیان کردویانە و تێکۆشاون باش بۆ بەڵام هیچ دەستکەوتێکی یا هیچ پێشگیرێک یا حکوومەتی جمهوری ئیسلامی نەیتوانی و هیچ پشتیوانێکیان بێ بەڵکو ڕێگریان بووە.
بە درێژایی مێژوو و کۆماری ئیسلامی بە هەموو ئامرازێک خەریکی بێدەنگکردن و کەپکردنی دەنگی خەڵکە، بەڵام لە یەک ساڵی ڕابردوو دەستیدایە سڕینەوەی جەستەی ژنان، هێرشکردن بە چەقۆ و ئێدامی لە ڕادەبەدەر. ئەمە چۆن هەڵدەسەنگێنن؟ هەروەک باسمان کرد لەو کاتەوە کە کۆماری ئیسلامی هاتووتە سەرکار دۆخی ژنان پێشکەوتنێکی بەخۆوە نەدیوە. لەو کاتەوە کە حەسەنی ڕوحانیش هاتووتە سەرکار ئەو شتە بزوتنەوەی ژنان یاوەی کە فعالێتی ژنان، بەڵام لەو کاتەوە کە حەسەنی ڕوحانی هاتووتە سەرکار ئەوە بە مەراتب پێشێلکردنی مافەکانی ژنان زۆرتر بووە و ئەوەی کە مەحدود کرابنەوە ژنان لە جامعەدا لەلایەن دەسەڵاتوانەوە زۆرتر بووت. ئەوەش دەتوانێت چەندانە دەلیلی هەبێ. یەکەوەی کە خودی دەسەڵاتی ئیسلامی دەسەڵاتێکی بنیادگەرایە و گەڕانەوە بۆ دواوە یەکێک لە خاصیەتەکانی ئەوە، چونکەینێ ئەگەر کۆمەلگا بەرەو پێش بڕات بنیادی دەسەڵاتی ئیسلامیە و دەسەڵاتدارانی ئێران دەچێت ژێر پرسیارەوە. هەر بۆیە بۆ مانەوەی خۆیان بۆ حیفزی وجودی خۆیان و ئەوەی کە بزوتنەوەی ژنان نەیەڵن چیتر پەرە بستێنێت و جیاکردنەوەی پەیکەری بزوتنەوەی ژنان لەو بزوتنەوەی کە بەگشتی لە ئارادایە، ئەوە یەکێک لە هۆکارەکانە کە لە هەر ڕێگایەکەوە کە بتوانن پێش بە ژنان دەگرن. ئێمە ماوەیەک لەوە پێش ئەسید پاشیمان هەبوو کە یەکێک لەو کارانەیە کە بیان هەوێت ترس و وەحشەت بخەنە ناو دڵی ژنانەوە، حتا نەتوانن بێنە ناو خیابان بە ئازادانە بگەڕێن و بگەڕن ئەوە بۆ جۆرێک بیان چێشنەوە ناو ماڵەوە و زۆرێک لە یاساگەلی ترکە ڕۆژانە دەیان بینین و بەداخەوە هیچ پشتیوانێکی حقوقیان نییە لێ ناکردرێ ئەوانە. دیسان تەشویقکردنی ژنان بە خانەداری، تەشویقکردنی ژنان بۆ ئەوەی کە بچن منداڵ پەروەردە بکەن و ئەوانە و یەکێک دەست بە سەرداگرتنی ئیرادەی ژنان ئیرادەی ژنانە، چونکە بەرحاڵ ژنان نیوەی کۆمەڵگان و بەو جۆرە ئەگەبیان هەوێ نیوەی کۆمەڵگا محدود بکەنەوە دەستی بەسەردا بگرن ئۆتۆماتیکوار نیوەی کۆمەلگایان بردێتەوە ماڵەوە و خامۆشیان کردەوە. ئەوە ترسێکی زۆر گەورەیە کە کۆماری ئیسلامی لە ژنانی هەیە. وەک پرسیاری کۆتایی لە میوانی بەرنامەکە بە بڕوای ئێوە وەکو چالەکێکی سیاسی لەم هەلومەرجی ئێستادا کە چالاکانی سیاسی و مەدەنی و بەتایبەتی ژنان لە ئێران و کوردستان بە هەموو شێوازێک لەژێر چاودێری ناوەندە ئەمنیەتەکان و دەسەڵاتدان ژنان و خوێندکاران بۆ دەستەبەرکردنی خواستی کۆمەڵایەتی و سیاسی خۆیان دەبێت چ بکەن؟ لە پرسیاری سێومدا باز لەوە دەکرێت کە ژنان خۆیان دەبێت چی بکەن یا ئەوەی کە چالاکانی مافی مرۆڤ و چالاکانی حقوقی ژن تا ئێستا توانیمانە چی بکەن. بێگومان چالاکانی مافی مرۆڤ و چالاکانی مافی ژنان بەردەوام کاری خۆیان دەکەن، وێڕاوێک ئەومە ئاستەنگ و بربەستە هەیە، ئەوان خەریکی کاری خۆیانن، خەریکن ئەوەی کە باز لە حقوقی ژن دەکەن، کۆڕ و کۆبوونەوەی بۆ دەگرن، ئەوە کاری ئاگاهگەری دەکەن. بەڵام ئەوەی کە ژنان لە دیدی منەوە دەبێ بیکەن و ئەوانە یەکەوەی کە بتوان بە تەواوی مبارزەی خۆیان یا بزوتنەوەکەیان بەربڵاو بکەنەوە لە سەتحی ئێراندا و هەر موکەلێن و قوشبنێکی ئێران لە دیاتە دووردەستەکانەوە بگرێت تا هەموو کوچە و کۆڵانەکانی شار ژنان ئاشنا بکەن بە ماف و حقوقی خۆیان. دەبێ یەکگرتوو بن و هێزێکی قەویان بێ، هێزێکی بەقووەتیان بێ بۆ ئەوەی کە توانن ئەو تابویانەی لە کۆمەلگادا هەن بە دیژنان بشکێنن و مقابلەی بکەن لە بەرابەریدا. یەکێکی تر ئەوەی کە بەشداری هەرچی زۆرتری ژنانە لە سیاسەتدا و لە جامعەدا بۆ ئەوەی کە پێش بگرن بە کوشتنی ئەحساس و هەستی ژنان و ژنان بتوان قودرەتی تەسمیمگیریان بێ و ژنان خۆیان دەبێت لە ڕعسی بزوتنەوەی ژناندا بن، خۆیان دەبێت ڕێبەری بزوتنەوەی خۆیان بکەن و حول بدەن بۆ نەمانی پیاوسالاری و ئەو یاسانەی کە دەژەژنن و کاری بۆ بکەن. بێگومان کارێکی ئاسان نییە و ڕێکخراوبوونی دەوێت، پێکەوەبوونی دەوێت، دروستبوونی هەستەهای ژنان و یەکگرتووی ژنان و شارەزابوون لە بواری مافەکانی خۆیان پێویستەکە بۆەوەی کە بتوانن هەرچی زیاتر و زۆرتری جامعە و زۆرتری کۆمەلگا بەرەو کاری خۆیان ڕابکێشن. و کارێکی تری کە ئەوە لە پەیوەند لەگەڵ ژنانەوە کارێکی کە هەیانە دەبێ لە جامعەدا پیاوانی ئاشنا بکەن مافی ژنان یا ئەو بێمافیانەی کە بەنسبەت ژنانەوە دەکرێت پیان بناسێنن و ئاشنایەتی بکەن و ئەو نەسلی نوێی کە پەروەرد دەبێت کە مناڵانن سعی بکەن بەرنامەیان بێ بۆ ئەوانیش یا بەرحاڵ کارێ بکەن کە هەمیشە خشونەت باستەولید نەبێتەوە. کارێکی ئاسانیە بەڵام دڵنیام دەکردرێت و ئەو جۆرەی کە دەبیندرێ ژنانی چالاک زۆرن و من دڵنیام بەسەرکەوتن دەگەم. دەستخۆشی لە میوانی ئەم جارەی بەرنامەکەمان دەکەین. بە درێژایی مێژوو ژنان لە کوردستان و ئێران لەلایەن حکوومەتی داگیرکەری کۆماری ئیسلامی بوونەتە مەکۆی تاقیکاری سیاسی بۆ سرینەوان و بێبەشکردیان لە مافی بەرامبەریان کە بەڕاستی ئەمە شتێکی
حەشە هەڵنەگرە. لە بەرنامەی ئەمجارشماندا ڕێز دەکەین لە یادی هەمیشە زیندوی هاوڕێی شەهید حەمیدە حەمیدی تێکۆشەری ماندوونە ناسی ڕێگەی ئازادی. بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ وەحیدە وەحیدی. هاوڕێ وەحیدە وەحیدی سیمای ناسراوی نێو زەحمەتکێشان و هاوڕێیانی پێشمەرگە بوو. وەحیدە لە شۆڕشی ساڵی 1350 تاویدا کچێکی وریا و شۆڕشگەر بوو. لەگەڵ خوێندکارانی هاوڕێی لە تەزاهرات و میتینگەکاندا بەشداری دەکرد و تەبلیغی سیاسەتەکانی کۆمەڵێ دەکرد. ساڵی 58 هەتاوی بەهۆی هەڵسوڕانی ئەم کچە شۆڕژگێرەوە و هەروەها هەڵسوڕانی دلێرانە و چالاکانەی هاوڕێ دکتۆر دەروێشی وەحیدی بە کرێگیراوانی ڕژیم بنەماڵەکان لە شاری سەقز دوور خستەوە و بەرەو شارەکانی دەروێ کوردستان تەبعیدیان کردن. زستانی ساڵی 58 لەگەڵ ئازادبوونەوەی شارەکان بەدەستی کۆمەڵانی شۆڕژگێر و هێزی پێشمەرگە گەڕانەوە بۆ شاری سەقز. لە ساڵی 60ەوە هاوڕێ وەحیدە قایمتر لە جاران دەستی دایەوە بە هەڵسوڕانی شۆڕژگەرانە وەک لایەنگرێکی تشکیلاتی خەریکی بڵاوکردنەوەی خەبەرنامە و نەشریاتی کۆمەڵە لە نێو زەحمەتکێشان و بەتایبەتی خوێندکاراندا بوو. هاوڕێ وەحیدە یەکێک لە هەڵسوراوترین هەڵسوراوانی کومیتەی دانشئاموزی لە شاری سەقز بوو. ماوەیەک لەلایەن تشکیلاتەوە مەسئولیەتی چەندین دەستە لە لایەنگرانی کۆمەڵەی لە شاری سەقز پێسپێردرا، بەڵام دوای ماوەیەکی کورد لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشان خرایە زیندان. لە زیندانیش ئەم هاوڕێ تێکۆشەرە دەستی لە خەبات و تێکۆشان هەڵنەگرت و بەردەوام خەریکی تەبلیغی سیاسەتەکانی کۆمەڵە بوو و ڕووی ڕەش و درڕندەی کۆماری ئیسلامی دەردەخست. جەلادان و بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە هیچ ئەشکەنجە و ئازار و فشارێک دەستیان نەپاراست، بەڵام ئەم هاوڕێ تێکۆشەرە ئیرادەی پۆڵاین و ئیمان بە سیاسەت و بیر و باوەڕەکەی نەیتوانی یەک زەرە لە ئیرادەی بشکێنێ. سەرنجام ساڵی 1362 هەتاوی ئەم کسە لاو و شۆڕژگێرە بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی لەو پەڕی دەڕەندەیدا تیرباران کرا و پەیوەست بوو بە کاروانی پڕ لە شانازی شەهیدانی کۆمەڵە. یادی هەر بەرز و ڕێگای هەر درێژی هەیە. بینەرانی عزیز بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەکە تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی دیکە کات و ساتێکی شاتان بۆ بە ئاوات دەخوازین مەڵاوە.